لە ماوەی دوو ڕۆژی ڕابردوو هێزەکانی پاسەوانی سنوور ویستان کۆمەڵێ مقڕاتی سەربازی لە سنووری ئێمەدانێن بۆ ئەوەی ئەو ململانە سەربازەی نێوان پەکەکە لەگەڵ تورکیا لەم ناوچەیە خەڵکی ئێمە زیاتر پارێزراوتر بێ. بەداخەوە بەیانی لەلایەن پەکەکە ڕێگری لە هێزەکانی پاسەوانی سنوور کرا و تەقەی هەوایی بەسەریاندا کرا. دواتر ئەوان نەویست بیتە پێکدادان و ململانی سەربازی زیاتر هەوڵیاندا تەفاهم و تێگەیشتن هەبێ لەگەڵیان بۆ ئەوەی شەڕ دروست نەبێت. لە کاتێککە نزیکبوونەوە لە یەکتر بەداخەوە لەلایەن فڕۆکەی بێفڕۆکەوانی تورکیەوە ئۆتۆمبیلێکی پاسەوانی سنوور کرا ئامانس بەداخەوە دوو شەهید و هەروە دوو هاوڵاتی دوو کەسی تریان کە لە پاسەوانی سنوورن بریندار بوون و ئەوانە کە شەهید بوون هەم لە پلەیلیەوە هەروە لەم پلەی لە عەمید تێدا بەداخەوە ئێستاش جەنازەکانیان گەڕاندرێتەوە ئێرە لە توبعلین دواتر ڕێکاری جێبەجێ تا ئێستا دوو شەهید و هەروە دوو بریندار لەم حاڵەتە نەخوازراوە بەداخەوە دروست بوون. نەخێر بە هیچ شێوەیەک ئەوان ئامانزیان با بڵێم هەر لێدانی ئەوانە بۆ بەڵام هەوڵدراوەکەوە تێگەیشتنێک لەگەڵ پەکەکە دروستکە بۆ ئەوەی ململانەی سەربازی لەم ناوچانە لەگەڵ پاسەوانی سنوور بوونی نەبێت.